نزیک دەبینەوە لە مانگی 9 تاکو ئێستا موچەی مانگی حوتی موچەخۆران لە هەرێمی کوردستان دابەش نەکراوە. یعنی چۆن من بێم موچە بەدەست منەوە بێ بۆ ئێوەی سەرف نەکەم ئەوە نییە ئەمە سەرەڕای لێدوانی بەرپرسان کە گوایە کار بۆ ئەوە دەکەن هاتنی موچە نەبێت بە هەواڵ، بەڵام هێشتا هاتن و نەهاتن و ئەنجامی گفتوگۆکانی شاندەکانی هەرێم و داواکاریەکانی چاودێری دارایی عێراق بۆ لیستی موچە گەرمترین و پڕخوێنەرترین هەواڵی میدیاکانی هەرێمی کوردستانن. لە چەند ڕۆژی ڕابردوودا حکوومەتی عێراق دوای وردبینی لە لیستی موچەی فەرمانبەران کە لەلایەن حکوومەتی ماوە بەسەرچووەوە ئامادە کرابوو بۆی دەرکەوت حکوومەتە ماوە بەسەرچووەکە ماوەی 6 مانگە پارەی زیادەی لە بەغدا وەرگرتووە و لەژێر ناوی وەهمی و بندیواردا جێی کردبووەوە، بۆیە بڕی نزیکەی 100 ملیار دیناری بۆ هەر مانگێک لە پارەی موچەی مانگی حەوت بڕی و تەنیا 36 ملیار و 105 ملیۆن دیناری بۆ دابشکردنی موچەی موچەخۆران تەرخان کردو. لەسەر هەمان خشتەی مانگی حەوتیش بڕی 549 ملیار دیناری بۆ مانگی هەشت تەرخان کرد. لە بەرانبەردا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ڕایگەیاند خەرجی یەک مانگی موچە 956 ملیار دینارە و دەست بەجێ شاندێکی لەسەر ئاستی بەڕێوەبەرایەتیەکان ئامادە کرد و بەرەو بەغداد بەڕێی خستن. دوای 2 ڕۆژ لە گفتوگۆ و چاوپێکەوتن و تاوتوێی گرفتەکان میدیاکانی سەر بەدەسەڵات بڵاویان کردەوە بەغداد ڕەزامەندی لەسەر ناردنی بڕی 272 ملیار دیناری دیکەی بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان دەربڕیوە و بڕیاریشە ڕۆژی 1 ئەیلول دەست بە دابەشکردنی موچەی مانگی حەوت و دوای ئەویش دەست بە دابەشکردنی موچەی مانگی هەشت بکرێت. تا ئێستا ڕوون نەبووتەوە کە حکوومەتی عێراق لەژێر چ ناوێکدا ڕەزامەندی لەسەر ناردنی ئەو پارەیە نیشانداوە، بەڵام هەندێک لە سەرچاوەکان وەک قەرز و هەندێکی دیکە وەک مەرجی ڕەزامەندی حکوومەتی ماوە بەسەرچوو بەرانبەر تەڵتینی موچەی فەرمانبەران ناوی دەهێنن. چەند سەرچاوەیەکیش ئاماژە بەوە دەکەن تەیب سامی وەزیری دارایی عێراق بەرانبەر شاندەکە جەختی لەوە کردووەتەوە ئەگەر پرسی تەڵتینی موچەی موچەخۆرانی هەرێم چارەسەر نەکرێت و حکوومەتی هەرێم ئاسانکاری بۆ تەڵتین نەکات هەڵوێستی توندیان دەبێت. تاکو ئێستا کابینەی نۆی ماوە بەسەرچووی هەرێم سوورە لەسەر چارەسەر نەکردنی تێبینیەکانی عێراق و هەر مانگە و گرفتێکی نوێ بۆ موچە دروست دەکات. تەنانەت حکوومەتی عێراقیش سەری لەوە سوورماوە کە بۆ دەبێت حکوومەتێک بەو ڕادەیەی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دژی هاوڵاتیەکانی خۆی بێت. چاودێران پێیان وایە کابینە ماوە بەسەرچووەکە بۆ بانگەشەی هەڵبژاردنیش بێت دەیەوێت 2 موچە بەسەر یەکەوە دابش بکرێت و بۆ ئەو مەبەستە هەوڵی دواخستنی موچەی مانگی حەوتی داوە.